خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. چارەسەری سیاسیانەی قەیرانی 8 ساڵەی سووریا یەکێکە لەو دۆسیانەی لە بەردەم تەواوی لایەنەکانی ئەم قەیرانەدایە و دەشێ بگوترێ زۆربەی لایەنەکانیش بە بەشێکی بەرچاوی وڵاتانی عەرەبیشەوە دەخوازن ئەم قەیرانە بە ڕێگەیەکی ئاشتیانە و سیاسیانە یەکلا بکرێتەوە. نەتەوە یەکگرتووەکان بەرنامە و پلانی خۆی هەیە. پرینسیبی یەکەم بریتیە لە سەروەری خاکی سووریا، یەکپارچەیی و سەروەری سووریا. پرینسیبی دوام کە پێویستە بەهێز وەربگیرێت ڕەوایی نیگەرانی ئاسایشی وڵاتانی ترە و بە دیاریکراویش تورکیا. پرینسیبی سێهەمیش دانپیادانانە بە جۆراوجۆری دانیشتوانی کۆماری عەربی سووریا و دەرفەتپێدانی پێکهاتە جیاوازەکانی گەلی سووریا تا دەنگی خۆیان هەبێت. پێدەچێت ئۆپۆزیسیۆنی سووریاش گەشتبین بێ بەو هەوڵانەی بۆ چارەسەری سیاسیانە دەدرێن و ئێستای سووریاش بە دەرفەتێکدا دەنێ بۆ هەنگاونان لەم هەوڵانەدا. پێم وایە ئێستا دەرفەتێکمان هەیە چونکە ئاگربەست هەیە لە باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریادا و هەروەهاش لە شەڕی دژی تێرۆریزمدا ئەنجامی زۆر باش بەدەست هاتووە. جا ئێستا کاتی ئەوەیە هەموو ئەو دەستکەوتانە بەکار بهێنرێن. بڕوای زۆربەی خەڵکی سووریا لەسەر قەیرانی ئەم وڵاتە چارەسەرکردنیکی سیاسیانەیە. لەگەڵەوەشدا کە ئۆپۆزیسیۆنی سووریا ئۆپۆزیسیۆنێکی دابشکراوە، بەڵام وەک ئاماژەی پێدەکرێت لە هەوڵەکاندا بۆ چارەسەرکردن ڕایان بەهێند وەردەگیرێ، بە تایبەتیش لە کۆبوونەوەکانی ئەستانە. من بە پێچەوانەوە دەیبینم هەموو وڵاتان و بە تایبەتیش تورکیا و تا ئەندازەیەکیش رووسیا لەگەڵ ئەوەشدا کە پێگەی خۆمان هەیە لە کۆبوونەوەکانی ئەستانەدا، بەڵام بەگشتی ئەنکەرە و مۆسکۆ و وڵاتانی عەرەبیش بڕوایان بەوەیە کە چارەسەری سیاسیانە بەبێ ئاساییکردنەوە لەگەڵ حکوومەتی سووریادا کاری کردە نییە. حکوومەتی سووریاش ئامادەیی خۆی نیشانداوە بۆ هاوکاریکردنیکی تەواوی نێردراوی نوێی نەتەوە یەکگرتوەکان بۆ سووریا و جەختیش دەکاتەوە لەوەی هەر هەنگاوێک بە ئاڕاستەی چارەسەری سیاسیانەدا بنرێ لە بەرژەوەندی سووریادایە. سنستمع إليه سنجدد له ئێمە گوێی لێ دەگرین ئامادەی خۆشمانی بۆ دەردەبڕین بۆ هاوکاریکردنی تارکەکەی سەرکەوتوو بێت و هیواداریشین ئەوەی ئەوانی تر پێی نەگەیشتن ئەم پێی بگات چونکە ئەوە لە بەرژەوەندی ئێمەیە. پێم وایە بە سوود دەبێت ئەگەر بەڕێز پدرسن سوود لە ئەزمموی ئەوانی پێشخۆی وەربگرێت، بە تایبەتی لە وابەستەی بە ئەرکەکەیەوە و هەروەهاش ڕێزگردن لە سەوەری یەکپارچەی سووریا و کارکردنێکی بابەتیانە بۆ نزیککردنەوەی جیاوازیەکان لەو دۆسیین تایبەتن بە دۆسیەکانی پرۆسەی سیاسی و لە سووریادا. من تجارب سابقی ئەم هەوڵانە هەر تەنها لە نێوان لایەنە ناوخۆییەکانی سووریادا سنووردار نییە، بەڵکو وڵاتانی ناوچەکەش بەشداریان هەیە. تورکیا بنمونە هەرچەندە لە وەتای قەیرانی سووریا دەستی پێ کردووە، بەڵام وەک گەورە کاربەدەستان دەڵێن کەناڵی پەیوەندیان هەر هەیە. بەڵێ پەیوەندی ناڕۆستەخۆمان لەگەڵ ڕژیمی سووریادا هەیە لە ڕێ رووسیا و ئیرانەوە. کاتێک پێویست بکات پەیامەکان دەگەنە جێ خۆیان لەم قۆناغەدا و پەیامە پێوەستەکەش کە سەبارەت بە ئێپەگەیە و دۆسیەکانی ترە گەیهێنراون. چاوی واشنگتن بۆ ئەمڕۆ میوانداری ئاندرۆ ئۆپستۆلۆ دەکات. ئاندرۆ شارەزایی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و چاودێرێکی وردی دۆزی سووریا و وڵاتانی ناوچەکەشە و خاوەنی دەیان وتارە لە ڕۆژنامەی واشنگتن پۆست. ئەندرۆ سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەدا و قسەکردنمان لەسەر دۆزی چارەسەری سیاسیانە لە سووریادا. ئەم قەیرانەی سووریا بۆچی 8 ساڵی ویست تا زۆربەی لایەنەکان بگەنە ئەوەی کە بڵێن هیچ دەرفەتێکی تر نەماوە بۆ چارەسەر تەنها چارەسەری سیاسیانە نەبێت؟ بۆچی؟ بەڵێ وایە و نزیکەی 8 ساڵە و ئەمەش ئەو ماوەیە بوو بەداخەوە ئەسەد تایدا سەرکەوت. کێشە گەورەکە لێرەدا ئەوەیە دەیانەوێت تیمارێکی زۆر سادەی برینێکی ئێزگار گەورە بکەن. گوێمان لێبوو سکرتێری گشتی و ئێنچی بوو بەڕاستی مای پێکەنین بوو باز لە یەکپارچەیی و سەروەری سووریا دەکات لە کاتێکدا ڕژێم خۆی وێرانی کردو یان باز لە بەرژەوەندی وڵاتانی دراوسی سووریا دەکات. هەر ئەمە خۆی بەڵگێ و پێچەوانی داواکردنی سەروەریە بۆ سووریا، چونکە تورکیا بەشێکی زۆری باکووری سووریای داگیر کردو ئەمەش پێشێلکردنی سەروەری سووریایە. دواتر باز لە پێکهاتەکانی
گەلی سووریا دەکات کێشەی سەرەکی لە وڵاتەدا ئەوەی حکومت خۆی ڕێز لە پێکاتەکان ناگرێت جا ئەوەی ئێستا ڕوودەدات گەیشتنە بە بنبەست و هەر بۆیەشە باز لە چارەسەری سیاسی دەکەن بەڵام هەر کاتێ لایەنەکان هەستیان کرد لە مەیدانەکاندا سەرکەوتنی زیاتر بەدەستدێنن وەک لە دانوستاندندا ئەوە دەست بە شەر دەکەنەوە ینی کێشەکە کۆتای پێ نایێت کێشەی ڕاستەقینە لە سووریادا ئەوەیە ڕژەمەکەی ڕێز لە گەلی خۆی ناگرێت بڕوای بە جیاوازی پێکاتەکان نییە کێشەیەکی تریش هەڵوێستی نادیاری ئەمریکایە ئەمانەی باسم کردن بێ لەوەی سووریا ئێستا دابەش بووە تورکیا بەشێکی هەیە ئۆپۆزیسیۆن بەشێکی هەیە بەشێکی تریشی رووسیا و ئێران و بەعسیەکانە کوردیش بەشێکی هەیە لە سووریادا و هەروەها ئەو بەشەی جێی پاشماوەکانی داعشە جا ئیتر سووریا لەوەدا نەماوەتەوە بڵێیت یەک وڵاتە جا ئەم بەشانە بەیەکەوە بلچێنیتەوە زۆر قورسە لەگەڵمانەوەی ئەم ڕژێمەی وڵاتەکەی وێران fundamentally the regime that destroyed it. ئەگەر چارەسەرێکی سیاسیانە نەبێ بۆ ئەم قەیرانە بەڕای تۆ چارەسەر چییە؟ بۆ خۆت دەزانی لە ئێستادا باسێکی زۆر گەرم و گوڕ هەیە لەسەر ئەوەی کە بەشار ئەسەد لە دەسەڵاتدا دەمێنێتەوە و گۆڕینیشی ینی ئەتوانم بڵێم وەکو مەحاڵی لێ هاتووە لە ئێستادای کەواتە چارەسەر چییە؟ There is no solution with Assad in power. هیچ چارەسەریەک نییە لەگەڵمانەوەی ئەسەد لە دەسەڵاتدا کێشەکە لەوەدایە کە هیچ لایەک ناوێت لای بدات کێشەی ئەمریکا لێرەدا هەر پەیوەندی بەم بەڕێوەبرایەتی ئێستاوە نییە بەڵکو بەوانەی پێشتریشەوە بەگشتی هیچ یەکێکیان نیان دەویست بەرەنگاری ئەسەد ببنەوە هەرگیز وەها سەیری بەشار ئەسەدیان نەکردووە کە ئەرکێکی سەرەکیان بێت سەدام و ئێران لە پلەی یەکەمی ڕێزبەندیەکەدا دەبینین هەمیشە وەک شتێکی بچووک و پلە دوو سەیری بەشار کردەوە جا ئەم فرامۆشکردنەی سووریا ئەم کێشانەی ئەمڕۆیان دروست کردووە پێم وایە بەرەنجام بەم شێوەیە دەبێت ئەسەد لە دەسەڵاتدا دەمێنێتەوە کورد و ئەمریکا پێکەوە دەبن لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا تورکیا پاش ماوەیەکی زۆر ئەوجا سووریا جێدەهێڵێت ئەوە تا بۆ نمونە چەندی تری دەبێت تا هەرێمی کوردستانی عێراق و قوبوس جێبێت ئەوەی کە هەیە لەوانەیە سووریایەکت هەبێت کە بڕێک توندوتیژی کەمتری تیادا بێت بەڵام ئایا لێرەدا هەموو شتێک تەواو بێت نا چونکە گەلی سووریا ئەو کابرایان نابێت لە دەسەڵات هەر بۆیە لەگەڵ ئەم ڕەوشە نوێدا دەبێت چاوەڕوانی تەقینەوەیکی تر بکەیت بەڵام مەرج نییە ئێستا ڕوو بدات جا هەر چۆنێک بێت سووریا بە دابەشکراوی دەمێنێتەوە وێڕای ئەو هەوڵانەی UN کە دەیەوێت بە لەزگا پێکیەوە بنێتەوە ئێستاش قسە و باسی شەیە لەسەرەوەی کە دەستورێکی تایبەت بۆ سووریا دابنرێ وڵاتانی وەکو رووسیا تورکیا ئێران باز لە داڕشتنی ئەم دەستورە دەکەن نەک خەڵکی سووریا خۆیان یاخۆ ڕێبەرانی سووریا ئۆپۆزیسیۆن بێ تەنانەت لە ڕژێمیش بەڕای تۆ ئەو دەستورەی کە باس دەکرێت بەشداریە بێ لە هەر هیچ نەبێ هێورکردنەوەی ئەو ڕەوشەی کە سووریا تیایدایەتی A new constitution in Syria would be, frankly, هەر دەستورێک لە سووریادا وەک دەستوری پێشوو بێکەڵکە بێت وەک دەستورەکانی تر بێمانە بێت عێراق بۆ نمونە چەند دەستورێکی هەبووە بەڵام چمانایکی هەبووە بۆ خەڵک دەستور کێشە سەرەکیە گرنگەکە نییە لە سووریادا بەڵکو ئەو شەڕەیە کە لە بری دەکرێت ئەلبەتە هەر ئەو شەڕەی لە جیاتی ئیسرائیل و ئێران دەکرێت و سووریا مەیدانی شەڕەکەیە ئێستا کە باسی چارەسەری سیاسی دەکەین لە وڵاتەدا ئەم شەڕە قورستر و توندوتیژتر دەبێت ئیسرائیل ئاشکرایەنەتر سەیر لەسەر دەکات و تا ئەو شوێنەش ئیسرائیلەکان ئەو هەستیان هەبێت کە ئەمریکا ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێدەهێڵێت ئەوە کاری زیاتر لە سووریادا دەکەن دژ بە ئێران ئەمەش فاکتەرێکی ترە و دەڕوات بەرەو ئاڵۆزبوونێکی زیاتر و نازانم چۆن دەبێتە مای فۆرمێکی تری ئاشتی any form of peace at all. ئەنجا ئەمریکا سووریا بەجێڵێ Well, that's an excellent question, and if I knew the answer, I think I'd be on a yacht right now. جا ئەوە پرسیارێکی زۆر باشە و ئەگەر وەڵامەکەیم بزانی باە ئەوە خۆشم زۆر خۆشبەختە بوو ڕاستەکەی ئەوەی ئەمریکان نازانێت چی دەوێت بیکات دووشت هەن پێویستە لێکیان جابکەنەوە ئەوەی لە دیوی دەرەوە ڕوودەدات و ئەوەش کە لە پشت پەردەوە ڕوەدا لە دیوی دەرەوە ئێستا ئەمریکا وەک زۆرێک لە وڵاتانی ڕۆژاوایە لە نێو قەیرانی سیاسیدایە و بڕیارەکان بێسەروبەریان پێوە دیارە بەبێ بیرکردنەوەیەکی وردە بڕیار و ئەمریکا لە مانگی 12دا سووریا جێبێڵە بەڵام ئێستا ژمارەی سەربازەکان زیاترن لەوێت بە بەراورد لەگە مانگی 12دا هەندێک کەرەستە و کەلوپەل شێنراونەتەوە بەڵام سەربازی زیاتر براون ئەمە یەکێکە لە شتە سەیرەکانی ئەمریکا لەلایەکی دیریشەوە کە ئەمەیان گرنگترە زۆرێک لە ئەمریکیەکان بە دیموکرات و کۆمارەکانیشەوە هەروە دێ و خواستی زیاتریان هەیە تاوابەستەی درێژخایەنیان نەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمە شتێکە رووسیەکان زۆر بەباشی لی تێگەیشتون و هەر بۆیەشە پوتین دەست بە جێپی خۆی لە سووریادا جێگیر کرد هەر بۆیەشە ئیسرائیلەکان کاری خۆیان لە سووریادا دەکەن تا خۆیان بپارێزن جا مەترسیەکە لێردا ئەوەیە کە ئەمریکا گۆڕانکاریەکی دیوی
دەرەوە بە قوڵی نبینێت و ئەمەش وەها دەکات دواتر بگەڕێتەوە ڕێک وەک ئەوەی لە عێراق بینیمان لە ساڵی 1990 بە خێرایی لە عێراق هاتە دەرێ بەڵام دواتر گەڕایەوە جا ئاوەهەیە لە کاتێکدا ئەمریکا دەتوانێت لە مەودای درێژخایاندا وە چرخانی گەورە لە ڕۆژهاتی ناوەڕاستە بێنێتە ئاراوە بەڵام دەڵێت دەستبەرداری ئەو ناوچەی جیهان دەبێت ئەمە ناکرێوە هابێت هەر بۆیە پێویستە چارەسەرێکی مامناوەندی هەبێت. I'm in love with you, I'm not in love with you. There has to be some kind of middle ground. پرسیارێکی لەسەر چارەسەری سیاسیانە لە سووریا دەمایان وەکو گریمانەیەک وەکو ئەگەرێک باسی دەکەین ئەگەر هاتوو ئەو چارەسەرە سیاسیە هاتە ئاراوە هەموو لایەنەکان ڕێککەوتن لەسەری پێ دوایە وەکو ئەوە بێ بڵین ئەمریکا و رووسیا دەخاتە یەک ڕیزبەندیەوە بەرامبەر بە استراتیژەتی ئەوەی کە هەیەە لە سووریادا. That's an excellent question and I suspect that the answer is no. ئەمە پرسیارێکی زۆر باشە و من بۆ خۆم بە گومان وەڵامەکەش نەخێرە ئەمە دەکەوێتە سەر ئەوەی سەرۆک ترامپ چۆن بیر دەکاتەوە لەوەی چی لە سووریادا دەکات بەڵام بیرمان نەچێت بەرژەوەندیە هەرە بنچینیەکانی رووسیا و ئەمریکا لە سووریادا زۆر جیاوازن لە ڕاستیشدا دش بەیەکن ئەوە ڕاستە کە رووسیەکان ڕێک ئارەزویانە لەوەی کیان لەبەردەستا بێت بەکاری بهێنن لە پێناو بەرژەوەندەکانیاندا ئەوە تا رووسیا ئێرانەکان بەکاردەهێنێت کورد بەکارهێنێت تورک بەکارهێنێت هەر هەمیان بەکاردەهێنێت بەڵام بەیەکەوە نا رووسیا کوردی سووریای دڵنیا کردوەوە لەوەی ئەفرین دەپارێزێت بەڵام هیچیان نەکرد جا لەگەڵ ئەوانی تریشدا هەر ئاوەها دەبێت و تەنانەت ئەگەر پێویستی کرد رووسیا پشت لە ئەسەدیش دەکات هەرچی ئەمریکایە لەگەڵ ڕەچاوکردنی کورد و تا ئەندازەیەکیش تورکدا بۆیە دەڵێم تا ئەندازەیە چونکە هاوپەیمانەتی تورک و ئەمریکا گۆڕانکاری خێرای بەسەرا دێت ئەمریکا هیچ شتێک نبینێت لەوەی بۆچی ئێران لە سووریادایە و زۆریش دژی ئەوەیە دەرکەوت پەیوەندی سووریا و رووسیا زۆر قوڵترە لەوەی کە هەندێک هەبوون پێشبینیان دەکرد لەگەڵ ئێرانیشدا هەر بە هەمان شێوە مۆسکۆ دیمەنی نوێی ئێرانی پێباشە جا ئەمانە رووسیا دەخەنە کێشەوە لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەمریکاش لە ناوچەکەدا و بە تایبەتیش ئیسرائیل زۆر وڵاتی تریش هەن خۆشحاڵ نین بەو هەڵکشانەی مۆسکۆ لە ناوچەکەدا In particular the Israelis, but there are plenty of other countries that are very unhappy about this. دەگەڕێمەوە وڵاتە ئەندرۆ لەگەڵ بڕیاری سەرۆک داناڵد ترامپ بۆ کشانەوە لە سووریا نیگەرانیەکی زۆر لای کورد لە وڵاتەدا دروست بوو بە تایبەتیش کاتێک تورکیا کە ڕای دەگەیان هێرشی لەشکری دەست پێ دەکات لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ڕووباری فرات. وهذا الحوار لم ينقطع. بەڵێ پەیوەندی لەگەڵ کووردا هەیە و دیالۆگ نەوەستاوە لەوانەیە لە ئەمڕۆدا پێویست بێت دیالۆگ چڕ بکرێتەوە بۆ بەرەنگاربوونەوەی سەختیەکان بە تایبەتیش شەڕەنگیزی و خواستە پاوانخوازیەکانی تورکیا کە بۆتە سیاسەتی ڕژیمی ئەنکارا ئێمە لە قۆناغی دیالۆگ داین و هیواداریشین زیاتریش بن زۆربەی ڕاگەیاندنی کورد ئەرێنی بوون سەبارەت بە یەکپارچەی خاکی سووریا. وەک کاربەدەستانی سووریایی دەڵێن دیالۆگ بەردەوامە وەلێ بە دووریشی نازانن ئەم دانوستانانەی نێوان کورد و حکوومەتی سووریا بەرەنجامی ئەرێنیان هەبن. نحن واثقون أنه بالحوار ئێمە دڵنیاین لەوەی لە ڕێگەی دیالۆگەوە دەتوانین سەودا لەگەڵ هەندێک لەو داوایانە بکەین و ئەم دیالۆگەش متمانەیە تا ئەو شوێنەی لەسەر بنچینەی وابەستەی بێت بە یەکپارچەی سووریاوە. بێگومان ئەمەش هەواڵێکی دڵخۆشکەر نییە بۆ تورکیا بە تایبەتیش کە لە ئێستادا دەخوازێ هەر چۆنێک بێت و بە هەر نرخێکیش بێ هەرێمی پارێزرا و دابنرێ بۆ ئەمەش تەنها باس لە نیگەرانیە ئاسایشیەکەی خۆی دەکات. تەنانەت ئێستاش دڵنیاین و ئەو جا بە ئاشکرایش دەڵێن خۆمان دەتوانێت هەرێمێکی پارێزرا و دروست بکەین و ئەگەر ئەمریکا رووسیا یان وڵاتی تریش بیانەوەی تاوکار بن ئەوە ئێمە دەریان ناکەین. ئەنکەرە وەک دەڵێ پەیمانی دراوەتێ و ئەگەر هاتو ئەو پەیمانانە جێبەجێ نەکرێن ئەوە هەنگاوی تر دەنێ بەپێی ئەو بەرنامە ڕێژیەی خۆی بۆ خۆی داڕشتووە. En yakından gelişmeleri takip ediyoruz. زۆر بەوردی چاودێری پەرەسەندەکان دەکەین ئەگەر ئەو پەیمانانەی پێمان دراون بەجێ بگەێنرێن و پرۆسەکەش بەردەوام بوو ئەوە زۆر باشە بەڵام ئەگەر وەها نەبوو ئەوە ئێمە بەگشتی ئامادەکاریەکانی خۆمان تەواو کردووە و دەست دەکەین بە هەنگاونان بەپێی استراتێژیەتی خۆمان atmaya başlayacağız. ئەندرۆ یەکێک لە کێشە هەرە سەرەکیەکان کە لە ئێستای تورکیا و بەر لە چارەسەری ئاشتیانە دەیبینین ئەگەر و نەگەری یەک هێرشی تورکایە دوو ئەو هەرێمەیە کە بە هەرێمی پارێزرا و دایدەنێن ئەگەر ئەو هەرێمە پارێزراوە دابنرێ کێ سەرپەرشتی دەکا وەکو تورکەکان دەڵێن ئەوان پێویستە دای بنێن و ئامادەن بۆ ئەوەی دای بنێن یاخو سووریاییەکان خۆیان نەتوانن پارێزگاری لەو هەرێمە بکەن یا بەڕای تۆ پێویستی بەهێزی تری دەرەکیە کە لەو ناوچەیە بن بۆ پارێزگاری کردن.
Well, thank you. That's a great question. And it's very interesting that you said that one of the factors in Syria now سپاس ئەمە پرسیارەکە لە جێ خۆیدایە بەڕاستیش یەکێک لە دۆسی هەرە سەرچیەکان لە سووریادا دۆسی کوردە چونکە گەر بگەڕینەوە بۆ سەروەختی پێش 2004 سەرهەڵدانی کورد لە وڵاتەدا زۆر کەس وەهایان دادنا کێشەی کورد هیچ پەیوەندیەکی نییە لەگەڵ سیاسەتدا ئەوەش کە سیر بوو پاش دەستپێکردنی سەرهەڵدانی دژی ئەسەد کورد لە سیاسەتی ئەمریکادا فەرامۆش کرا بەڵام پاش ئەوەی زانیان تەنها هێزێک بۆ شەڕی دژی داعش هاوشانیان بێت لە سووریادا هێزەکانی کوردن هەڵوێستەکە گۆڕا پێشتر حکوومەتی سووریا ڕێگەی نەدا بوو کورد مافی هاوڵاتی بوونی هەبێت سیاسەتی پاکتاوی ڕەگەزی دژی کورد بەکارهێنێت بەڵام ئێستا ئەوە تا دەبینین خۆیان سەلماندووە و دەنجیان بڵندە و خۆی سەپاندووە لە ناو کارنامەکاندا ئالێرەوە کێشە بنچنەیەکە بۆ تورکیا و سووریا هەرێمی پارێزراو دەبێت هەرێمی پارێزراو دەست پێ دەکات لایەنێک هەیە دەیان ساڵە فرامۆش کرا وەلی ئێستا بەهێزترین لەشکر و تۆقمەترین هێزی سیاسی و کۆمەڵایەتیە بۆ کورد هەر دەستکەوتە لەشکریەکان نین سیر بکرێت بەڵکو ئەوەی لە بوارەکانی بەڕێوەبردن و کۆمەلگەی سیڤیلیدا پێکیان هێنا و دروستیان کردووە جا ئایا ئەم ڕژێمەی سووریا دەتوانێت بۆ مەودایەکی درێژخایەن ئەمەی پێقوبوڵ بکرێت دەشێت بۆ ئێستا خۆی نەرمونیان بەرامبەر کورد نیشان بدات چونکە دیمەشق هێشتا زۆر لاوازە و مانەوەشی کەوتۆت سەرکات سەبارەت بەوەی کێ سەرپەرشتی و هەرێمە پارێزراوە دەکات من لەگەڵ ڕێزمدا کە وەزیری دەرەوەی تورکیاش بە هەرێمی پارێزراو ناودێری دەکات بەڵام بۆ تورکیا دەستەواژەیەکی نەرمە لە جیاتی داگیرکردن بەکاری دەهێنێت تەنها بۆ تورکیا خۆی پارێزراو دەبێت نەک بۆ کورد و لایەنەکانی تر بەڕاستی بڵێم تەنها شتێک ئەو ناوچێ بپارێزێت ئەوەیە لەژێر چاودێری ئەمریکا دەبێت ئەگەر ئەمریکا لێ بکشێتەوە ئەوە سەربازەکانی بەریتانیا و ئەڵمانیا و فەرەنساش دواتر جێی دەهێڵن جابۆی ئەگەر ئەمریکا لەوێ نەمێنێتەوە ئەوە هیچ پارێزراویەک نابێت چونکە هێزی نێونەتەوەیی شت نین لەوێ و کەس ناخوازێت سەربازی نەتەوەی گرتوەکان بنێرێ بۆ پاراستنی خەڵکی و دەڤەرە ئەگەر ئەمریکا لەوێ نەبێت ئەوە لەوانەیە شەڕی تورک و کوردی سووریا ببینی یان شەڕی کوردی سووریا بە پشتیوانی حکوومەتی وڵاتەکە لەگەڵ تورکیادا ئەگەر ئەمریکا لەوێ نەبێت ئەوە پارێزراویش لەوێ سەبارەت بە دۆسەی کورد بە خۆت دەزانی کاتێکە ئەمریکا کشایە و نیگەرانیی ئێجگار قوڵ بۆ کوردەکان دروست بوو لە سووریادا وەکو بڵێ وەکو خۆشیان باسییان دەکرد یعنی هیچ دەرفەتێکیان بۆ نەمایەوە دەبواە بکەونە دانوستانێک لەگەڵ ڕژێمەکەی بەشار ئەسەدا بەڕای تۆ بێژگە لە ڕژێمی بەشار ئەسەد کەیتر دەرفەتە بۆ کورد لە ئێستادا لە سووریا. They have absolutely no other choice. They learn to their cost in Afrin that Russian commitments are worthless. بەبێ هیچ گومانێک هیچ بژارەیەکی تریان نییە کورد لە ئەفرینەوە فێر بوو کە پەیمانەکانی رووسیا هیچ بەهایەکیان هیچ وڵاتێکی ڕۆژ ئاوان نایان پارێزێ هەرچەندە ژمارەیەکی کەمی سەربازی بەریتانی و فەرەنسایی و ئەڵمانی لەوێن لە نزیک ئیتل بوو بەڵام کورد لە ناوچەکانی هەر ئەمریکایەوێت ئەمریکا تەنها هێزێکە کە توانایی هەبێت دەسەڵاتی بەسەر با کورد ڕۆژهەڵاتی سووریادا بشکێت و بتوانێت پشتیوانی چەک و تەقەمەنی و پشتیوانی لۆژیکەکانی تر بگەێنێ بە کورد جا ئەگەر ئەمریکا جیان بهێڵێت ئەوە هیچ بژارەیەکی تریان بۆ نامێنێت تەنها ئەوە نەوێ بکەونە و توێژ لەگەڵ ڕژێمدا کورد لەمەدا زۆر ڕاشکاوە نەبووە ڕژێمیش بێگومان سوود لەمە دەبینێت لەوانەیە بۆ ئێستا ڕژێمی سووریا بە دیفاکتۆی کورد قایل بێت لە کاتێکدا لێدوانی فەرمیانەی کورد لە سووریادا ئەوەیە کە جیابوونەوەی ناوێت بەڵام ئەمە هەرتەنها بۆ ئێستاە چونکە ئەم ڕژێمە دیمەشق تەنانەت بڕۆی بە فیدرالیزم نییە ڕژێمێکی شۆڤێنیە و سەدان هەزار خەڵکی خۆی کوشتووە دەیان ساڵە هەموو دەربڕینێکی ئازادانەی سەرکوت کردووە سیاسەتێکی نەژاد پەرستیانەشی بەرامبەر بە کورد هەبووە وەگوتم چونکە ئێستا لاوازە بۆیە بە باشی دەجوڵێتەوە بەرامبەر بە کورد ئەو کاتەش کە بەهێز دەبێتەوە ئەو دەگەرێتەوە دۆخی جارانی باشە متمانە چیە ئەگەر ڕژێمێکی تر هات دوای ڕژێمەکەی بەشار ئەسەد و بڵێن ئەم ڕژێمە گۆڕا متمانە چییە ئەوەی کە ئێستا ڕژێمی سووریا لەگەڵ کووردا کەوتۆتە دانوستاندن بۆ ئەو کاتە تەنانەت ئەگەر بڵین دانوستان نیشە بێ ینی لەوانەیە هەر بە هیچ شێوەی گوێ لە کوردیش نەگرن چونکە بە خۆت دەبینی ینی ئۆپۆزیسیۆنی سووریا هەتا ئێستاش زۆر بە هەستیاریەوە سەر و سەودا لەگەڵ دۆسەی کووردا دەکات تەنانەت ینی بەوەش قاین نییە نوێنەرانی کوردی سووریا لە زۆرێک لە کۆبوونەوە گەورەکانی کە لەسەر ئاستی نێونەتەوەی دەکرێت بەشدار بن جا پرسیارەکە بۆ کورد لە سووریا ئێستا ئەوەیە متمانەکە چییە؟ That's absolutely correct. There is no guarantee, and I think one of the things we've seen. سووریا لە شوێنەکانی تێش ئەوەیە زۆر جار ڕژێمە ناشینەکان ئۆپۆزیسیۆنێکی خراپیان بۆ دروست دەبێت جا بەڕاستی ئەمە یەکێکە لە کێشەکان کاتێک تۆ هەموو لایەک سەرکوت دەکەیت ڕێی و توێژ نادەیت دەرفەتی پەرەسەندنی سیاسی دەمرێنیت ڕێگە نادەیت خەڵک باز لە گرفتە سیاسەکانی خۆی بکات و هەوڵی داڕشتنی چوارچێوەکانی چارەسەر بدات ئەمانە شتەگەلێکن و دەچنە خانەی بنەما دیموکراسیەکانەوە ئەگەر چی ناکرێت بڵێن دیموکراسی هەموو شتێک چارەسەر دەکات و بێکەم و کوڕیە
وەکەوەی لە زۆر وڵاتی ڕۆژاواشدا دەیبینی بەڵام ئەوە دیموکراسیە کە خەڵک باز لە جیاوازیە نەژادیەکانی خۆی بکات ئێرلەندای باکوور بە نمونە یان نمونەی وەک یۆنان و باکووری مەسەدۆنیا ئەم شتانە ڕوودەدەن بەڵام لە سووریا ڕێگەی لێگیراوە چونکە ئۆپۆزیسیۆنێکت هەیە وەک حکوومەتی شۆڤێنیە و سەرکوتکارە لە کاتێکدا هێشتا دەرفەتی ئەوەشی نییە ئایدۆلۆژیەتی خۆی بسەپێنێت جا بەڕاستی ئەوەی تۆ باست کرد ڕێک و ڕەوان دروستە لە ساڵی یەکەمی سەرهەڵدانی سووریادا جەیەک بۆ هەندێک هیوا هەبوو بۆ هەندێک هەنگاوی ئەرێنی بەڵام نەبوونی خواست بۆ دەست هەبوون و بۆ پشتیوانی وهایان کرد تونڕەوی و لۆردەکانی جەنگ و بازرگانەکانی بەنگ و مخەدەرات باڵادەست بن هەروەها خەڵکی شەڕخواز و نەخوازدا و دەستیان بەسەر ئۆپۆسیۆنداگرت ئۆپۆسیۆنێک کە کاری باشی بۆ پشتیوانیکردنی ئوتێلەکانی ئەستانبول کرد و هیچی تر هەر بۆیە ئەنجامەکەش ئەوە دەبێت کە هیچ متمانەیەکت نەبێت و هیچ ڕژێمێکیش لە دیمەشقدا نەبێت ئەو متمانەیە بدەن ئەمە شتێکە بۆ عێراق بۆ هەر وڵاتێکی تری کوردی تایە دروستە و لە کۆتاییدا کورد هەر خۆی دەبێت ئایندەی خۆی پارێزێت. You could say the same about any country in which there's a large Kurdish population. In the end, the Kurds will have to secure their futures for themselves. تاکاتی تۆمارکردنی ئەم بەرنمەیەش هێشتا نازانرێ ڕووبەری ئەو هەرێمە پارێزراوە چەند دەبێ یان بەهۆیەوە کێ دەپارێزرێت تورکیا یان کورد لە سووریادا بەڵام ئەوە زانراوە kە تورکیا هەر لە ئێستاوە مەرجی خۆی هەن. Güvenli bölge teklifimiz terör örgütlerini Türkiye'nin kontrolünde bir şekilde sınırlarımızdan uzak tutma amacını taşıyor. بەشداری ئەمە لە هەرێمی پارێزراودا بە مەبەستی دوورخستنەوەی تیرۆریستانە لە سنوورەکانمانە بەمانایەکی تر ئێمە باز لە هەرێمێکی پارێزرا و دوش بە تورکیا ناکەین ئێمە هەرگیز ڕێگە بە هەرێمێکی پارێزرا و نادەین وەربچەرخێت بۆ زەلکاوێکی تری هاوشێوەی باکووری عراق کە هێشتا کێشەمان لەوێدا هەیە. Bir güvenli bölge uygulamasına asla izin veremeyiz. چاودێر لەو بڕوایەدان پرۆسەی دانانی هەرێمی پارێزرا و لەوانەیە کاتێکی زۆری بیوێ لەو ڕوانگەیەوەی هێشتا ئەمریکا ئاماژەیەکی ڕوون نەداوە سەبارەت بە وردەکاری پێکهێنانی ئەو هەرێمە پارێزراوە. Ama bu iş uzatılırsa veya ئەگەر ئەم پرۆسەیە درێژەی کێشایی یان هەر درێژ بکرێتەوە وەک پێشتر باسم کردووە ئەگەر ئەم پرۆسەیە دوا بخەن بەهۆی بیانووی نەگونجاو وەک لێدوانی نادروست بەوەی کە تۆر کوردەکان دەکوژن ئەوە ئیتر بەریاری دەستپێکردنی کردە لەشکرێکەمان دەخێنە بواری جێبەجێکردنەوە. bu kararımızı uygulamaya koyarız. هەر چۆنێک بێت هاوکاتی سەردانەکەی لنسی گراهام سیناتۆری باڵای ئەمریکا بۆ تورکیا باسی لەو نەخشە ڕێگەیە کرد کە ئەمریکا لە نیازیدایە. The roadmap to Manbij is the most important thing to be accomplished in the near term. نەخشەڕێگای من بچگرنگترین شتە لەم قۆناغە نوێیدا جێبەجێ بکرێت جا بۆیە هیوادارم سەرۆک ترامپ کشانەوەی بەکاوەخۆ بکات تا بە تەواوی داعش ناو دەبین و هەروەهاش بزانین ئایا دەتوانین نەخشەڕێی منبج جێبەجێ بکەن یان نا واتە دوورخستنەوەی یەپەگە لە منبج و کارکردن لەگەڵ تورکیادا وەرەگەدان بە دانیشتوانی شارەکە تا خۆیان بەڕێوەبەراتی خۆجێی خۆیان پێک بهێن و کە تورکیا بەلایەوە پەسەند بێت و ئەگەر هەروە نەکەین ئەوە کشانەوەکەمان لە سووریا دەبێتە دۆزەخ و بۆ تورکیا. سیناتۆر گراهام ئاماژەش بەوە دەکا کە پلانی لەشکری لە ئارادایە و سەرکردە لەشکریەکانی ئەمریکا دەستیشیان بە وتوێشکردن کردووە لەگەڵ لەشکری تورکیادا. ژەنەرال دانفۆرد پێم وایە پلانێک هەیە و لەگەڵ لەشکری تورکیادا کاری لەسەر دەکات بە شێوازێکە ئامانجەکان دەپێکێت و هەروەها ژێپەکە دوور دەخاتەوە. ئەلبەتە بە شێوەیەکی سەر و سەودان لەگەڵ دەکرێت کە تورکیا چیدی هەز نەکات بەوەی یەپەگە مایە هەرەشە و مەترسیە بۆ سەر تورکیا. واتە چەکە قوسەکانن لێوەربگرینەوە و هەرێمێکی پارێزراویشیان هەبێت کە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی تورکیا بپارێزێت. بەڵام جارێکی تریش سیناتۆر گراهام دڵنیایی دەداتەوە بە هاوپەیمانەکانی ئەمریکا کە لە سووریادا وەک دەڵێ واشنگتن ناخوازێ ئەزمونە تاڵەکان دووبارە بکاتەوە. بەردەوام هەرووامان وتووە ئەو خەڵکەشان بەشانی ئێمە شەڕی دژی داعشیان کردووە ئێمە قەرزاریانین جا ئەگەر بیر لەمە نەکەینەوە ئەوە ڕەوشەکە لە ڕەوشی عێراق ئاڵۆزتر دەبێت. ئەندرۆ جۆمان لە سەرۆکی تورکیا بوو لەگەڵ ئەوەی کە دەستگوترا پەیوەندیەکی ئەجگار باشی لەگەڵ کورد لە عێراقدا هەیە بەڵام هەرێمی کوردستانی عێراق بە زەلکاوەکەی باکووری عێراق ناودێر دەکا. ئەم جۆرە دەستەواژەیە و بەکارهێنانی ئەم جۆرە دەستەواژانە ئەکرێ وەکو پەیامێکی ڕاستەوخۆ بۆ کورد لە سووریادا لێی بڕوانین.
That's a good point. It also shows a lamentable خاڵێکی grasp باش of geography. ئەوە هەڵەی لە جوگرافیادا کردووە چونکە لە عێراق زەلکاوت هەن بەڵام لە باشوور نەک لە باکوور دەزانین کوردستان ناوچەیەکی شاخاوی جوانە و دەریاچەی جوانیشی تایە جا بەڕاستی بڵێم ئەو جۆرە کاردانەوانەی ئەردوگان بەرامبەر کوردی عێراق پاشماوەی هەڵوێستەکانێتی لەسەر ڕیفراندۆم کە بەڕاستی خۆی بە هیوا بڕاو بینی و بە هەڵێکی استراتیژی کوردی عێراقی دانا کە بەبێ پشتیوانی تورکیا ئەو ڕیفراندۆمەی کرد لەوە چێ هێشتا ئەو تووڕێیەی تێدا مابێتەوە ئەوەشمان بیر نەچێت لە ناو تورکیاشدا ئەو هەستا هەیە کە لەشکری وڵاتەکە لە بەرامبەر پاکەکەدا شتی گەورەی کردو و ئەو هەستەش لای سەرۆکی تورکیاش زۆر بەهێزە بە شێوەیەک وها دەزانێت تند لە پاکەکەی داوە هەرچەندە لەوانەشەوەها نەبێت چونکە زۆر وڵات وایان دانابوو سەرهەڵداوانی وڵاتەکانی خۆیان لەناو بردووە بەڵام واژ نەبوو دەشکرێت بڵین هەندێک لێدوانی وروژێنەریش لەسەر زۆر بابەت دەدات بەهۆی هەڵبژاردننی شارەوانیەکانەوە بەڵام ئەوەش ڕاستە کە پەیامێکی شاراوی هەڕەشە ئامێزی تێدایە بۆ کورد لە سووریا و لە عێراقیش جا بەڕاستی ئێستا وەک دەبینین وەزیری دەرەوەی تورکیا خەریکی ڕاستکردنەوەی ئەو جۆرە لێدوانانەی سەرۆک ئەردۆگان و کاربەدەستانی تری تورکیاشە و دەڵێت کوشتی کورد ڕاز نییە جا ئەمە گرفتێکی ڕاستەقینەیە چونکە تا ئێستا نە عێراق نە ئێران نە تورکیا نە سووریا بە تەواوەتی کاریان لەسەر دۆسەی کورد نەکردووە پرسیارێکی سادە هەیە ئایادان بەو ژمارە زۆرە دانیشتوانەی کووردا دەنێن وەک بەشێک لەو ڕەهەندە نیشتیمانیانەی خۆیان پێناسیان کردووە ئایا خواستی پێکەوە ژیانیان هەیە لەگەڵ کووردا یان هەر ئاوەها لە دۆزێکی پڕ قەیراندا جێ دەهێڵن لە تورکیا ڕەوشەکە ئەوەیە ئایا دەتەوێت لەگەڵ کووردا بگەیتە ڕێکەوتنیان نا لە بیرمانە ساڵی 2015 بوو کە شەڕ لە نێوان پەککە و تورکیادا دەستی پێکرد ئەمریکا چووە لای کورد لە سووریا بەهۆی پەیوەندەکانیانەوە لەگەڵ پەککەدا و بەڕوونی و ئاشکایی داوای لە کورد کرد پێویستە بە نووسین ئەو دڵنیاییە بدەن کە بەشداری لەو شەڕدانا ئەمریکا ئەو دڵنیایی وەرگرت و هەموو لایەکیش دەزانن بڕیار لە کوردستانی سووریا لە سەردا سەد ڕوون نییە و یەکلاکەرەوەش نییە بەڵام لە هەمان کادا ئەمریکا ئەو دڵنیایی وەرگتەوە جا ئەوەی دەگوترێت هەڕەشە و مەترسی لە باکوور و باکووری ڕۆژهاتی سووریاوە بۆ سەر تورکیا هەیە بەڕاستی لەو بڕوایەدا کەوە هەموو خەیاڵە و زیاتر سیاسیە وەک لەوەی ڕاستی بێت ئەزمونێکی تری فەرمانڕەواتی کوردت هەیە و دان پێدانراوە ئەگەر بە هەزی تورکیا بیر بکەیتەوە ئەوە وەک مەترسی لێ دەڕوانیت و ئەگەریش بە هێزێکی کراوە لێ بڕوانیت ئەوە دەشێت وەک ئەزمونێک لێ بڕوانی کە دەتوانیت وەک هاوپەیمانێک کاری لەگەڵدا پێم بڵێنی تۆ لە بڕوانیت کە تورکیا هێرش بکاتە سەر کوردستانی سووریا Oh, I think they'd very much like to, but there's a problem of the ability to do so. ناپێم وایە ئارەزوی ئەو هێرشە دەکەن بەڵام کێشەی توانایی و نەتوانینی هەیە بۆ کردنی ئەو هێرشە پێشم وایە گرفتێکیش هەیە لە نێوان خواستی ڕێبەرانی سیاسی و ئەوەش کە سەرکردە لەشکریەکان دەیخواز لەشکر واقعیتر بیرەکاتەوە بە تایبەتی کاتێ باز دێتە سەر توانین و نەتوانین لە بیرمان نەچێ شکست هێنان لەمەدا زیانی سیاسی لە وڵاتەکەدا شتێکی تریش گرنگە لە بیرمان بێت کاتێ تورکیا ڕێگەیدا بە هێزی پێشمەگەی کوردی عێراق تا بە خاکی تورکیادا بڕۆن و بگەنە کۆبانی بۆ یارمەتی کورد لە سووریا بە مانایەکی تر حکومەتی تورکیا بەر لە چەند ساڵێک خواستی هاوکاریکردنی یەپەکەی هەبووە بەڵام ئێستا لە پڕ یەپەگە بۆتە بەدکار و دەبێت بسڕدرێتەوە جا سیاست دەگۆڕێت و لەوانەشە بە ئاراستەی هەڵەدا بڕوات و دەشکرێت بگەڕێنرێتەوە سەر ئاراستەی دروست بەشێک لەوەی کە ڕوویدا بۆچی ڕوویدا دەگەڕێتەوە بۆ ئەوەی ماوەیەکی کەم ئەمریکا لەسەر وەختی بەڕێوەبەرایەتەکەی ئۆبامادا بە گرنگیەوە سەرنجی دایە دۆسی سووریا و کەشیانی هاوپەیمانێتی هەیە ناو کوردی سووریادا ئیدی کەوتە و توێژ لەگەڵ تورکیادا بۆ هاوکاریکردن جا ئەو بەشداری وابەستەیە هەر هەیە بەڵام کە دەکشێتەوە ئیدی قەیرانی ئاوها دروزە بێت That engagement, that commitment isn't there. And once that's pulled away, you will get this conflict. مادەم باسی لە سیاست کرد ئێمە جۆمان لە سیناتۆر لندزی گراهام بوو لە تورکیا ئەو قسەی دەکرد ئەوە قسەکانی تورکیای بوو لێرە لە واشنگتن جۆرە قسەی ترمان جۆر لە دەبوو بەڵام لە تورکیا جۆرێکی تر لێرەدا ئەمریکا دەکەوێتە کوێ ئەوەی کە ئێستا جۆمان لێبوو لە لندزی گراهام ئەکرێ ئەمە دای بنین بە سیاسەتی تەواوی دەرەوەیی ئەمریکا لەو دۆسەیەدا No, I don't think so. I think they represent Lindsey Graham's attempt to be relevant and try and help. ناپێم وانیە و بەڵکو بەشێکە لە هەوڵدانەکانی لیندسی گراهام وەک یارمەتیدان و ئەوەش بڵێم ڕاستگۆیانەش دەدووە بەڵام زیاد لە پێویست یاری لەسەر هەموو پەتەکان دەکرد و ئەمەش بەشێکە لە کێشەکە گراهام کارکتەرێکی گرنگی سیاسی و هەرخۆشی ئیدانەی سەرۆک ترامپی کردووە لە کاتێکدا بەیەکێک لە کەسە نزیکەکانی ترامدا هەردێت جا زۆر گرنگە بزانرێت ئایا لەو هەوڵانەیدا سەرکەوتوو دەبیان نا هەندێک شتی بنەڕەتی هەن لێرەدا وەک گرنگی بواری دیبلۆماسی چونکە مەترسی هەیە ینی مەترسی شار چونکە
تورکیا خۆی لە بارێکی نەخوازراودا دەبینێتەوە ئەگەر بەردەوام بێت لە هەڕەشەکردن و بەجێ نەگەێنێت. نیگەرانیەکەش لەوەدایە لە کۆتاییدا تورکیا ئەو هێرشە بکە جا بە هەر شێوەیەک بێت و دەرزانێت بەرەنجامەکەی کەوتنەوەی کارەساتە. هەر بۆ لێردا پێویستیت بە هەوڵێکی چالاکانی دیبلۆماسی ڕۆژئاوایی هەیە. هەر ئەمریکاش نابەتەنیا چونکە ناکرێت هەموو شتێک بخرێتە سەرشانی ئەمریکا. شتێکی باش دەبێت وڵاتانی ئەوروپای ڕۆژاو بەشداریان هەبێت هەرچەندە سەرقاڵی کێشە و ئاڵۆزەکانی خۆیان. بەریتانی ڕۆڵێکی گەورەی هەبوو بەڵام ئێستا سەرقاڵی کارەساتی چونە دەروی وڵاتەکەی لە یەکێتی ئەوروپا. ئەڵمانیا و فەرەنساش خەریکی کێشە ناوخۆیەکانی خۆیان. بەشداری ئەوروپیەکان لەم دۆسیەدا زۆر گرنگە بۆ یارمەتیدانی تورکیا تا بڕیاری دروست و ژیرانەش بدات. دۆسەیەکی تر هەیە لە بەتایبەتی کاتێک ئەگەر چارەسەری سیاسیان نەکرا ئیش دۆسەی تێرۆریزمە. یەکێک لە پرسیارەکان ئەوەیە ئاشتی لە سووریادا کۆتایی بە تێرۆریزم دێنێ؟ بۆ ئەمریکا هێشتا ڕادیکالیزمی ئیسلامی لە برەودایە و هێشتاش بەردەوامی بەرەنگاربوونەوەی تێرۆریزم بە گرنگ دەزانێت. سەرۆک ترامپ زۆر ڕوون و ئاشکرا بووە لەسەر ئەمە و هەروە خۆم و باڵیۆز بۆڵتن بە هەمان شێوە. مەترسیەکانی تۆرۆریزمی ئیسلامی ڕادیکال مەترسی ڕاستەقینەن. داعش بەردەوامە و لە زۆر ناوچەدا شەڕی داعش دەکەین. وا بەئیستایی ئێمە ڕێگاگرتنە لە گەشەکردن و پەرەسەندنی داعش. گەشەکردنی داعش شتێکی ڕاستە. هەر بۆیە گرنگە بەردەوام بین. لە هەر بەشێکی سووریادا بە شێوەیەکی جیاواز دەیکەین. لە کاتێکدا بڕیارەکەی سەرۆک ترامپ بۆ کشانەوە جێبەجێ دەکەین. گەورە کاربەدەستانی ئەمریکا سوورن لەسەر لە ناوبردنی تەواوەتی دەوڵەتە خەلافەتیەکەی ئەبوبەکر البەغدادی. لە شێدا و بیرۆکەش لە هەزردا هەڵگریت کە ئێمە سەربازەکانمان لە سووریا دەکشێنینەوە و هەروە ئەمریکا بەردەوام دەبێت لە هەڵمەتی لە ناوبردنی داعشدا. ئێمە لە سەدا 99 دەوڵەتی خلافەتمان لەناو بردووە لە سووریادا و سووریشین لەسەر ئەوە. لەگەڵەوەشدا کە ڕەوشەکە هێشتا هەر ئاڵۆزە بەڵام پێناچێ ئەوەهای کردبێت تورکیا لە هەڕەشەکانی خۆی دژی کورد لە سووریادا پەشیمان بوو بێتەوە. هەرچەندە دەشگوترێ کشانەوەی ئەمریکا بە شێوەیەکی زۆر لەسەرخۆ دەبێت. کردە لەشکریەکەمان دژی یەپەگان نەکەوتوتە سەر ئەگەر و نەگەری کشانەوەی ئەمریکا لە سووریا. سەرۆک ئەردوگان بەر لەوە بەریارەوە توێتی تورکیا دەچێتە ڕۆژەڵاتی ڕۆباری فوراتەوە و دەست بەکردە لەشکریەکەی دەکات. سیناتۆر گراهامیش باز لە ڕاوێژێکی خۆی بۆ سەرۆک ترامپ دەکات سەبارەت بەوەی پێویستە لەگەڵ کشانەوەدا ئاگاداری ڕەوشی تورکیا بێت. جا بە سەرۆک ترامپ وت ئەگەر بێت و بکشیتەوە بیر لەمە نەکەیتەوە ئەوە مۆتەکەیەک بۆ تورکیا دروست دەکەیت. سەرۆک ئۆباما مۆتەکەیەکی بۆ تورکیا دروست کرد و لە ڕێگای پێدانی چەک بە یەپەکە و کە بە ئاشکرا پەیوەندی بە پاکەکەەوە هەیە. لەگەڵ هەموو ئاڵۆزی و نیگەرانی و هەستیارەکانی لەو ناوچەیەی جیهاندا هەن ئەمریکا تەواوی هاوپەیمانەکانی دڵنیا دەکاتەوە بە تایبەتیش باس لە مەترسیەکانی دوو ڕێکخراوی دیاریکراوی تێرۆریست دەکات. ئەمریکا بە سەرکردایەتی سەرۆک ترامپ هاوبەشێکی جێگیر دەبێت لە ناوچەکەدا بۆ میسر و بۆ وڵاتانی تریش. داوا لە هەموو وڵاتێک دەکەین تا بڕیاری تەواوی خۆیان بدەن بۆ تێکشکاندنی تیرۆریزم و لەناوبردنی ڕەگ و ڕیشە ئایدۆلۆژیەکەی. هیچ وڵاتێک ئەم شەڕە بە تەنیا ناکات و شەڕی بەهێزی هەمومان دژی داعش و ئەلقاعیدە بەردەوام دەبێت. ئەندرۆ بەڕای تۆ کۆتایی هێنان بە قەیرانی سووریاوی ئەوەی کە پێی دەگوترێت چارەسەری ئاشتیانە لە سووریادا ئەمە بەمانای تەواوبوونی تێرۆریزمە یان نا؟ نابێگومان نەخێر. ئەوە شتێکی گرنگە مایک پەمپیۆ کەوتۆتە توێژێکی مارکسیانەی دیالێکتیکانە کە زۆر جار گوێر لێ نابێت. دەڵێت سووریا جێ دەهێڵین و لە هەمان کاتیژا شەڕی تیرۆریزم دەکەین. لە ڕاستیدا ناتوانیت ئەو دوانە پێکەوە بکەیت. بۆچی؟ چونکە ئەوەی ئەمریکا لە دەیان ساڵی ڕابردوودا بۆی دەرکەوتووە ئەوەیە ئەگەر شەڕی دژی تیرۆر بە کۆنتراکت بدەیت لایەنی تر ئەوە ئەجەندای خۆیان تێدا بەکارهێنن. حکومەتی سووریا بۆ نمونە لە ڕووداوەکانی 11 سێپتەمبەردا ئامادەی خۆی بۆ یارمەتیدان خستە ڕوو دژ بە تیرۆریزم و زانیاری زۆریشیدا بە واشنگتۆن سەبارەت بە ئەلقاعیدە و ڕێکخراوەکانی هاوسۆزی ئەلقاعیدە. بەڵام ئەو کاتەی هێزە سەربازەکانی ئەمریکا لە عێراق بوون سووریا چی دەکرد؟ یارمەتی ئەلقاعیدە و ڕێکخراوەکانی تریشی دەدا بچنە عێراقەوە. جا ئەمە هەڵەیەکە دەکرێت ئەگەر ئەمریکاوە هابکات ناتوانیت ڕێگەی هەرزان و ئاسان لەم شەڕدا هەبێت. هەر دەبێت خۆت بەشداریت هەبێت و ناکرێت لەم شەڕدا متمانەی تەواوەتی بدەیت بەلایەنی تر چونکە ئەگەر گرنگە بەلاتەوە ئەوە خۆت ئەو شەڕە بکە. جا چارەسەری ئاشتیان لە سووریادا یانی هێشتنەوەی یەکێ لە تیرۆریستین ڕژێمەکان لە جیهاندا. ئەمەش هەرگیز چارەسەری نییە تیرۆریست بهێڵدرێتەوە.
in place frankly, one of the main terrorist regimes in the world is not a solution to terrorism in any manner at all. کامیان گرنگترە بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کۆتایی هێنان بە تێرۆریزم لەو ناوچەوەی جیهاندا یاخود تەنها دڵنەواییکردنی تورکیا وەکو لە وتەکانی سیناتۆر لینسێ گراهام گوێمان لێبوو دەڵێ ئۆباما مۆتەکەیشی بۆ تورکیا دروست کرد بەوەی چەچیدا بە یەپەگە یا بە کوردی سووریا لە کاتێکا کوردی سووریا ئەو چەکانیان بۆ شەڕی دژی تێرۆریزمی ڕادیکاڵی بەکاردێنە و داعش ینی زیاتر مەبەستەکەیە کامیانە بەڕای تۆ؟ It's a very interesting question. It's very interesting you put it that way because I think this پرسیارێکی زۆر باشە و بە وردیش پرسیارەکەت کرد. ئەمە کێشە سەرەکیەکەی ئێستاە کە تورکیا ڕوبەڕووی بۆتەوە. تورکیا هەوڵ دەدات و هابکات ئەمریکا بڕیار بدات. ئەمریکا زۆر باشە لە دانی ئەو بڕیارە قورسانەدا. جا لە ڕاستیدا تورکیا ئەوەی وتووە یان ئێمە یان کوردی سووریا. جا بەڕاستی بڵێن بۆ ئەمریکا لە ڕووی استراتیژیە تورکیا گرنگترە وەک لە کوردی سووریا. بەڵام ئەمریکا هەرگیز حەزی بەوە نەکردووە بخرێتە بەردەم ئاوەها بڕیارێکەوە لەسەر دوو هاوپەیمان. کورد لە سووریا زۆر زیرەک بووە کە ئەمریکای نەخستە بەردەم ئاوەها پرسیارێکەوە. پێم وایە کێشە سەرچیەکە بۆ ئەمریکا ئەوەیە هاوپەیمانە ژیرەکە تورکیا بوو لە سەروەختی شەڕی ساردا. ئەو سەروەختەش تەواو بوو ژیریەکەش لەوەدا بوو کە رووسیا دوور بخرێتەوە بەڵام ئێستا تورکیا هاوپەیمانی رووسایە. جا تورکیا داوا لە ئەمریکا دەکات لە ئەنگری بێت لە کاتێکدا هەرچێکی لە توانادایە دەیکات تا بە ئەمریکا بڵێت تەماشا ئێمە وەک پێشتر بۆ ئێوە گرنگ نین. ئەمە هەڵەیەکی گەورەیە. هەر بۆیە پێویستە وەڵامی ئەمریکا هاوشێوەی وەڵامەکەی عێراقی بێت. ئەگەر بیرمان بێت 10 ساڵ زیاتر لەمە بە هەردوو لای قەیرانی عێراقی وت کە هەردوو لە هاوپەیمانمانن ئێمەش بە هەموو پێداویستێک پشتیوانیتان دەکەین تا پێکەوە لەو وڵاتەدا بژین. ئەمە لە سووریا ڕووی نەدا. هەر چۆنێک بێت لە بەرەنجامدا ئەمریکاییەکان حەزیان لەوە نیە بخرێنە بەردەم بژارەکانەوە. You need to engage and get on with each other. And that hasn't happened with Syria. But in the end, the Americans don't want to be forced to make a choice. پرسیاریشکە لەسەر مەسلەی متمانەکردن بە ئەمریکا جۆمان لێ بوو پەمپەیۆ و هەروەها گراهامی ژار هەردووچان ئەوە دووپات دەکەنەوە کە ئەمریکا پشت لە هاوپەیمانەکانی خۆی ناکا. بۆچی ئەو لایەنانەی کە شانبەشانی ئەمریکا شەڕیان دەکرد بۆچی لە ئێستادا متمانە بە ئەمریکا بکەن کە جۆرێک لە وەکو دەگوترێ بانێکە و دوو هەوای سیاست دەبینرێ. Well, that's exactly the problem. The Americans are sending mixed messages all the time about all their allies. جا بەڕاستی ئەمە کێشەکەیە. ئەمریکا هەمیشە پەیامی تێکەڵ دەنێرێت بۆ هەموو هاوپەیمانەکانی. با نمونەیەکی بچووک بدەمێ. وڵاتی مۆنتینیگرۆ کە دەکرێت بڵێم لێکچوونی هەیە لەگەڵ وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست. ئەم وڵاتە بووە ئەندامی ناتۆ و پرسیار لە وەزیری دەروی ئەمریکا کرا سەبارەت بەوەی ئایا ئەو وابەستەیانەی ئەمریکا لە ناتۆ هەیەی لەگەڵ مۆنتینیگرۆدا بەکاریان دەهێنەیاننا. وەڵامەکەی ئەو بوو کە ناچێتە ناو ئەگەر و نەگەرەکانەوە. وابەستەی بە بەیاننامەکانەوە شتێکی گریمانەی نییە بەڵکو ڕاستیە. ئێستا گوێمان لەوە بەستەیە بەرامبەر ناتۆ لە کاتێکدا گوێشمان لە سەرۆک ترامپە باز لە کشانەوەی دەکات لە ناتۆ. هاوپەیمانێتی ناتۆ سەرکەوتووترین هاوپەیمانێتیە کە ئەمریکا تایدا بەشدارە بە بەراورد لەگەڵ هەر هاوپەیمانێتیەکی تری ئەمریکا کە هەیەی لەگەڵ وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاستدا. جاکە کەسێک لە ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە ئەم شتانە دەبیستێت ئیتر چۆن بڕوای دەمێنێت. لێرەشەوە مەترسی ئەوە دەست پێ دەکات کە رووسیا باڵدەکێشە بەسەر هەموو شتێکدا و دێت و دەڵێت ئەوە تا ئەمریکا پشتان تێدەکات. پێویستە پەیامی ئەمریکا ڕوون و ئاشکرا بێت. بەڕای من کە بۆ خۆم بڕوان بە هاوکاری و هاوپەیمانەتی نێونەتەوەیی هەیە بە خۆشحاڵیشەوە دام بەوەدا دەنێم کە چیتر ئەوە باوی نەماوە. زۆر کەس لەگەڵ ئەم ڕایەمدا ناتەبان. بەڵام من هەر بڕوام وایە کە دەبێت ئەمریکا ڕوون و ئاشکرا بێت لەگەڵ ئەو خەڵکەی هاوپەیمانن. ئەگەر وانە بێت ئەوە مەترسی دێتە ئاراوە چونکە خەڵک وا دەزان پشتیوانی تۆیان هەیە وها بیر دەکەنەوە کە تۆ پشتیوانیانی ئابۆ هۆیشەوە لەوانەیە هەڵی گەورە بکەن و ئەمەش ئەلبەت دەتخاتە ئەو پێگەی یان ئەوە تا جیان دەهێڵیت یانیش ئەوە تا دەبێت پشتیوانیان بکەیت. بۆیە پێویستە ڕوون و ئاشکرا بین لەوەی هەڵوێستمان چییە. So let's be clear with where we stand. ئەندرۆ زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەیە. زۆر سپاس دەکەم. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و وەی خۆی شەم بەڵێن ساڵح پەسەند بفەرموو.